ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەی ڕاڤە دۆخی سیاسی لە کوردستان و ئەو ئاڵگۆڕانەی کە لە ناوچەی ڕۆژهەڵات و بە تایبەتیش لە عێراق گوزەرێ ئەکەینە تەوەری قسە و باسمان لەگەڵ زۆر خۆشەویست و بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر عومەر ڕەنگێنەیی مامۆستای زانکۆ. دکتۆر جیان بەخێر بیت و خۆشحاڵین لە بەرنامەی ڕاڤەیت. سپاس بۆیەوە پێشەکی بەناوی خی گەورە و میهرەبان سڵامان بۆ هەموو بیسەران و بینەرانتان لە هەر شوێک هەن و سپاسی ئەم کەناڵی شەکەین بۆ ئەم دەرفەتە. دکتۆریان سپاس بۆ جەنابت و بۆ ئامادەبوونت. پێمان خۆشە کە گفتوگۆیکی ئەو پرسە بکەین کە هەرێمی کوردستان سەرباریەوەی کە لە 16 ئۆکتۆبەر جۆرێک لە داخشان جۆرێک لە هاتنە خوارەوەی هەبوو کە زۆر جار وا ئەخوێنرایەوە ئەگەیشتە ئاستیەوەی کە بڵێن مەترسی لەسەر کیانی سیاسی هەرێمی کوردستان هەیە، بەڵام بە جوهدی خەڵکانی نیشتیمان پەروەر و سەرکردە سیاسی نیشتیمانیەکان هەرێمی کوردستان جارێکتر ڕووی لە هەڵقشانە. ئەگەر تەماشای بۆ نمونە تەنها ئەو 5 مانگی ڕابردوو بکەی کۆتایی 2010 و سەرەتای 2019 کۆمەڵە گۆڕانکاری باشە گوزەرێ لە ناوچەکەیەوە لە بابەتی پرسی دۆزی کووردا جۆرێک لە هەڵقشانەوە هەیە. پێم خۆشە دیدی بەڕستان لەو بابەتەوە بزانم. لە ڕاستیە ئەوەی کە ڕوویدا لە 16 ئۆکتۆبەر هەرچەنە دەستی ناوخۆشی تیا بوو، بەڵام لە هەمان کاتە دەستێکی دەرەکی یعنی مؤامرەیەکی نێودەوڵەتی هیچ نەبێ ئەگەر دەوڵەتەکانی ناوچەکەش بێ کە بوونی ئێمە کیانی کوردیان پێخۆش نەبوو. ئەوە ڕوویدا ئەوە بوو فعلەن وەکو بەڕێستان باستان کردبووەوەی ئەم قوارەیش نەمێنێ. بەڵام سپاس بۆخوا هەم پێگەی کورد لە ناوچەکە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و تایبەتی لەم ناوچەیە پێگەی کورد گرنگی خۆی هەیە، چونکە ئێمە ڕاستە هەڵەمان هەیە و هەڵەکانیش دەستێکی دەرەکیە کە لە ناو ئێمە دروستی کرۆ، بەڵام سەرکردایەتی باششمان هەیە. سپاس بۆخوا دوای ئەو ڕووداوە بە جوهدی زۆری هێژا سەرۆک بەرزانی و سەرکردایەتەکانی کەمان کە توانیان جارێککە ڕووی کوردستان گەشت بکەنەوە و ئەمەشمان لەبیر نەچێت پێگەی کوردستان لەم ناوچەیە گرنگە. ئەو قەیرانانەی لەم ناوچەیە هەیە کە قەزیەی داعشە قەزیەی تونڕەوی ئیسلامیە لە ناوچەکە بە هەردوو باڵەکەیەوە بە باڵی سنی و شیعە ئەمانە گرفت بۆ وڵاتانی پێشکەوت و وڵاتانی دەرەوە دروست دەکەن لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی عقائیدیەوە لە زۆر ڕۆوە. لەبەرەوە پێگەی کوردستان گرنگە و ئەو سەرکردانەی ئێمە شەمانە کەم نین لە ئاستی نێودەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتیە. بەڵێ زۆر ڕاستە. ئێستا من پێم وایە ئەوەی ئیمساڵ ڕوویدا قۆناغێکی نوێیە بۆ هەرێمی کوردستان. ڕاستە ئێمە نەمانتوانی بە ڕیفراندۆم لەو کۆوتم لەبەرەوەی کە ئەو کۆدەنگیە دژی ئێمە کرا زۆر گەورە بوو، بەڵام لە ئێستادا و دوای ئەوەش هێشتنەوەی ئەو قوارەیە ئەمە بۆ خۆی شتێکی گرنگ بوو. ڕەنبێ ئەو خەونەی ئێمە دواکەوت بێ، بەڵام پێم وایە ئەگەر ئێمە بتوانین جارێککە یەکڕیزی قیاسەرکردایەت ئێمە بتوانێت هێزەکانی کە بێنێتەوە نێو کایە نیشتیمانیەکە و بتوانرێ ئەوانەی کە دەستی دەرەچین و ئەوانەی کە ئەو هێزە ناوخۆیانەی کە بە دەستی دەرەکی دروست بوون ئەوانە جیاب کاتەوە لەوانەی کە لە ناو هەموو هێزەکانە خەڵکی زۆر باش هەیە بتوانین یەکڕیزیەکی کە دروستکەین، چونکە پێش هەموو شتێک یەکڕیزی زۆر گرنگە لە ڕاستیە. ئێمە یەکڕیز نەبین لە ناو خۆمانە ناتوانین لە دەرەوەش سۆزی خەڵک بۆ خۆمان ڕاکێشین. ئەم قۆناغە قۆناغێکی نوێیە و قۆناغێکە ڕاستە ئێمە زیانمان بەرکەوت، بەڵام هەم دەوڵەتە گەورەکانی جیهان هێزەکانی جیهان وڵاتانی ئەوروپا و ئەمریکا تێگەشتن کە بەبێ ئێمە لێرە نایان کرێت، بەڵام ئێمەیە کە ئەبێ یەکگرتوو بین و ئێمە زیانمان پێکەوت. بەڵام لە فەشەل پێهێنانی بڵین لەوەی کە ڕێگریان لێکردن بەم ڕیفراندۆمەکە هەموو ئامانجەکانی خۆی بپێچێ. من پێم وایە هەندێک ئامانج هەرە پێچێ، بەشێکی زۆر لە ئامانجەکانی پێچێ، بەڵام بەشێکی ئەوە وەکوتم موامەرەمان لێکرا. لە ئێستادا هەر ئەو دەوڵەتانە هەستیان کرد هەر ئێمە زیانمان نەکرد، ئەوانجی زیانیان کرد. پێگەی دیموکراتی لەم دەڤەرەیە یا لەم ناوچانەی دەور و پشتی ئەمە لەق دەبێ ئەگەر ئێمەی لێ نەبین. بۆیە
ئەوان دەرچیان بۆ کرد جاریش کە هاتنەوە لەگەڵ سەرکردەکانی ئێمە هەماهەنگی ئەکەن و وەکو بەڕێز پێشان باسمان کرد هاتنی ئەو وەفتە باڵایانە وەزیری خارجی وەزیری دەرەوەی ئەمریکا وەزیری دەرەوەی فەڕەنسا و چەندین وەفتی باڵای تری ئەوروپا و ئەمریکا بۆ هەرێمی کوردستان هەموو هاتنێک بۆ بەغا هاتنی کوردستانی شتیا بووە ئەمە ئەوە ئەگەیەنێت کە پێگەی کوردستان پێگەی هەرێمی کوردستان زۆر گرنگە بۆچی چونکە هەرێمی کوردستان خەڵکانێکی لەیە خەڵکانێکی میانە ڕەوە سەرکردەیە گەلێکمان هەیە سەرکردەکانمان میانە ڕەون ئەمە بۆ خۆی زۆر گرنگی هەیە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە. دکتۆر باسی ئەو سەردان دیبلۆماسیەت کرد بۆ نمونە بەشێ لەوانەیە کە ڕخنە لە سیاست حکوومەت هەرێمی کوردستان و دیبلۆماسیەتی کوردی ئەگرن ئەڵێن کە بەشێکی ئەو دەرکەوتن و پێشکەوتنی دیبلۆماسیەت هەرێمی کوردستان پەیوەندی بە شەڕی داعشەوە هەبووە بەڵام خۆی بە جۆرەکان شەڕی داعش کۆتایی هاتووە و یانەوەی کە لە حکوومەت عێراقی ڕایگەیاندوو کەم شەڕە کۆتایی هاتووە بەڵام پەیوەندی دیبلۆماسیەکانی حکوومەت هەرێمی کوردستان هەر لە نەشون و ماکردنا لە پەر و پێشچوونان ئەوەی کە ئێستا لە هەولێری پایتەخت زیاتر لە 42-43 نوێنەرایەتی حکوومەتی نێودەوڵەتی هەیە لە هەولێرا و ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی فرە ڕەگاز لە کۆمپانیاکان لە ڕێکخراو نێودەوڵەتەکان بە UN-نیشەوە لە هەولێر و لە هەرێمی کوردستان بارەگایان هەیە خوێندنەوەی تۆ چی بووی کە ئەو ڕخنەیان تا چەند بەجێکەوە خەڵکێک وایان و ئەویان گرایە بۆی کە ئەگەر پێشکەوتنێک ئەگەر پەرستەندنێک هەیە لە پرسی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستانە پەیوەندی بە شەڕی داعشەوە هەیە نەک پەیوەندی بۆی کە هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزی هەیە و حکوومەتدارێکی باشیە. ئێمە پێشەوە بینە سەرکردەکانی خۆمان و پێگەی هەرێمی کوردستان ئێمە هیچی چین لە هەرە گەورە نەتەوەکان کە لە خۆرەڵاتی ناوەڕاستە قوارەیەکمانەیە قوارەکە ئێستا نەگەشتووە هاستی دەوڵەتی سەربەخۆ بەڵام ئەبێ دنیاش ئەوە ئەزانێ و ئێمەش ئەوێ دەبێ ئەوە بزانین کە بەبێ کورد وڵاتانی ئەم ناوچەیە بەبێ کورد ئارامی ئەم ناوچەیە بەخۆوە نابینێت ئەمە یەکێکە لە هۆکارەکان لەبەرەوە ئەمریکایش و هەموو ئەو زلهێزانە لەوە تێگەیشتون ئێمە ڕۆژانێک بووە حکوومەتێکی وەکو حکوومەتی بەغا سەرکوتکەر دیکتاتۆر هەبووە لە عێراقا کورد نەتواوەتەوە و ئێستش بەمانەی کە هەن لەم ناوچای و کوردیان لە بندەستان ناتوێتەوە ئەمە یەکێکە دوای ئەوە لە خۆرهەڵاتی ناوەڕاست قەیرانی زۆر گەورە هەیە قەیرانی توندڕەوی هەیە توندڕەوی هەر نەشەر نییە داعش بێت من پێم وایە لە بەغایە کە ئێستا بەغا گوایە حکوومەتێکی دیموکراتیە زۆربەی حیزبەکان بە ئاراستەی توندڕەویە دەڕۆن ڕاستە بەڵێ ئێس ڕاستە نەگەیشتونەتە ئاستی داعش بەڵام بە نەتیجە هەر ئەوەی لێ دەکەوێتەوە ئەوەی کە لە عێراقا بە تایبەتی کە تونڕە نییە ئەم حیزبە کوردیانەی خۆمانن بە تایبەتی حیزب پارتی دیموکراتی کوردستان کە مێژوویەکی هەیە لە ساڵی 1946ەوە تاوەکو ئێستا حیزبێکە لە ناڕەحەترین کاتی خۆیان پەنای نەبردۆتە بەر توندڕەوی پەنای نەبردۆتە بەر تیرۆر لەبەرەوە ئێمە پێگەی کوردستان بە هەر چوار پارچەکەی ئەڵێم زۆر گرنگە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە نێوان هەمویانە کە ئێمە قوارەیەکی سیاسی کوردیمان هەیە ئەم قوارە سیاسیە پێگەی خۆی هەیە پێگەکەشی لە چەند ڕوویەکەوە سەرچاوی گرتووە یەکێک لەوانە ئەوەیە کە ئەوەی ئێستا کوردستان دەبا بەڕێوە ڕاستە هەڵە و کەم و کوڕیمان هەیە بەڵام سەرکردەکانی ئێمە سەرکردەی نەمەزهەبین نەشۆڤێنین وەنە توندڕەون بە هیچ شێوەیەک لە شێوەکان ئەمە گرنگە بۆ ئێمە ئەوەی کەوای دەگوت ئێستا دەرکەوت عێراق بەبێ کوردستان عێراق زۆر گرنگە عێراق لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ژێرخانی ئابووری و لە ڕووی نەوت و کانزاکانەوە حکوومەتێکی گرنگە یعنی ئەگەر عێراق دیموکراتی تیابێ عێراق حکوومەتێکی میوانە ڕەوی تیابێ زۆر گرنگە تەنانەت بۆ ئیسرائیل تەمین بێ لەوەی کە ئەم عێراقا عێراقێکی تونڕە و دژە مرۆڤ نییە لەبەر ئەوە پێگەی ئێمە زۆر گرنگە و ئەوە ڕاستە داعش یەکێک بوو لە هۆکارەکان بەڵام داعشش هاتنی داعش و هێزی پێشمەرگەی کوردستان و بەرەنگاربوونەوەی ئێمە بە بەرامبەر بە هێزێکی تونڕەوی ڕەشی وەکو داعش پێگەی ئێمە بەقوەتر بووە ناڵێن ئەمە ڕاستە گرنگی زۆری هەبوو بەڵام ئێستا بۆ دەرەوە دەرکەوت کە بەبێ ئێمە کە بەبێ کورد لە عێراق
لەوە خراپتری لێدێ و ئێستش احتیمالی زۆر هەیە ئێمە بە باشتر بمێنینەوە لە عێراق و تا ئێستش وەسنی ئێمە لە ڕووی ئارامی سەقامگیریەوە لە بەغدا باشترە حتا ژیانی خەڵک هەچنگ ئێمە خەڵکی خۆمان زۆر گلەیە دەگەن بەڵام ئەگەر مقارنەکەین لەگەڵ بەسرەیەک کە ملیارەها دۆلار نەک دینار سرف ئەکرێت کەس نازانێت چێ بە خەڵک لە بەسرە لە برزە ئەم هیچ ئاوەدانیەک نە جادەکانیان وێرانە ئەوە بڕۆرە نەجەف و کەربەلا کە نەجەف و کەربەلا زیارەت هاتنی زیارەتکەرانی شیعە بۆ نەجەف و کەرێلا بۆ خۆی نەوتێ و کانزای نەوتە بەڵام کەس نازانێت ئەم پارانە بۆ کوێ دەڕوات ئێمە ناڵین لە کوردستانە گەندەڵی نەبووە یاخود ئەوە نەبووە هەبووە بەڵام کە مقارنەی ئەەکەی بۆی لە عێراقی عەرەبیا ڕوئەدا بەڕاستی زۆر ئێمە باشترین و ئینشەڵا بەرەو باشتری شەچین بەڵێ پێگەی کوردستان گرنگە و هاتنی ئەم وەفتانە دوای ئەوەی کە داعش هینێکی ئەوتۆی نەماوە ئەمە پێگەی هەرێمی کوردستان و پێگەی کورد و پێگەی سەرکردە نیشتیمان پەروەرەکانی ئێمە زیاتر دەرەخات. دکتۆر پێم خۆشە باسێکی سەرانەگەی سەرۆک بکەین بۆ بەغدا لەو ماوەی ڕابردوو کە ینی سەرباریەوەی کە بۆ نمونە ئێمە هەرێمی کوردستان پرۆسی ڕێفراندۆمی ئەنجامدا ئەوەی کە حکوومەت عێراقی زۆر جار وهای پیشانەیە کە ئەمە لادانە لە دەستور لە قانون و هەموو جۆرێکی دژایەتی پرسی سەر بەخۆی کوردستانیان کرد بەڵام دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دوای ئەوە هەڵکێش و داکێش و هەڵبەز و دابەزی کە لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ڕوویە هەرێمی کوردستان دووبارە چۆتەوە قۆناغێکی گەشەسەند و پێم خۆش لەسەر ئەوە قسە بکەین کە کاتێک سەرۆک چووە بەغدا دووبارە هێزە عێراقیەکان بە شێوە لە شێوەکان مڕونەتیان پیشان ناوە لەوەی کە هەوڵ بن ئەو کێشانەی کە بوو لەهۆی ئەوەی کە کورد ناچارکەن بۆی کە بیر لە ڕیفراندۆم و جیابوونەوە لە عێراق بکە ئەوان بڵێنیانەوە کە چارەسەریان پرسە بکەن بە شێوە لە شێوەکانیش عێراق هەندێک ئاماژەیەوە لەوەی کە نیەت باشی هەیە بۆی کە کێشەکانی لەگەڵ کورد چارەسەر بکە هەروەی کە لەو چەند ڕۆژەی ڕابردوو بینیمان پرسی بوجە هەوڵ دراوە دەستنەرمیەک لە بەرامبەر خەڵکی کوردستان بگیرێتە بەر و بەڵێنێک دراوە ئەگەر جێبەجێ بکرێ لەوەی کە مستحقاتی پێشمەرگە بدرێ بەشێ لە قوت و بودجەی خەڵکی کوردستان دابین بکرێ پێم خۆشە تێڕوانەی دکتۆر ئەمە ڕەنگەنەی بزانم لەسەر سەردانەکەش و شێوەی مامەڵەکردنی تازای حکوومەتی عێراقیش وەکو پێشتری ژوتمان ئەوەی کە بەرامبەر ڕیفراندۆم و خەڵکی کوردستان کرا معامەرەیەکی گەورە بوو کە دەوڵەتەکانی ناوچەکە و ئەو حێز و حیزبانەی لە بەغا هەموو بەشدار بوون تایە بەڵام ڕاستە زیانی گەورەمان پێکەش کە لە ساڵ 50 خاچی کوردستان لە بن دەستی هێزی پێشمەرگەنەما بەڵام لە هەمان کاتیشە ئەو هێزانەی لە بەغان و نەبێ ئەو نەتەبابن و بۆشان دەرکەوت کە کورد هەروە بە ئاسانی قوت ناچێ بۆ ئەوان لە ڕاستیە چونکە بێ ئەوەش بزانین ئەمریکا کە هاتۆتە عێراق هەروە بە بەلاژ نهاتوە بێت و بڕاتەوە و تەسلیمی یەک دوو هێزی تائیفی مەذهبی بکات ئەمە شتێکی حاشا هەڵنەگرێت کە ئەمریکا دەست لەم وڵاتار ناگرێت و ئەمریکا کە دەست لەم وڵاتش هەڵناگرێت خۆی باش دەزانێت و پاش لەگەڵ ئەمریکا خۆی باش دەزانێت کە عێراق تەسلیمی ئەو جۆرە هێزانە ناکە لە ئایندەیەکی دوورە عێراق ئەبێ بەرەو دیموکراتی بڕوە ئەبێ مافی هاوڵاتی و مافی نەتەوەکان و نافی مەسەبەکان هەمووی بە یەکسانی ئەگەر بە یەکسانیش نەبێنی زیگ لە یەکسانی ئەبێ بدرێت بۆ یەکە ڕاستە لێرەوە ئێمە ئەو زیانەمان پێگەیش بەڵام ئەمریکاش لەوانی تون کردو چونکە ئەوانە بە شێوازێک لە شێوازەکان و تا ڕادەیەکی زۆریش ئەوانە بەشکی زۆری تایفین و بەشێکی زۆری ئەجندای ئێرانی و ئەجندای تائیفیەت دایانجوڵێنێت لەبەرەوە باشیان دەزانی کە کوردیان پێ قوت ناچێت و سەرکردایەتی ئێمە ئەوەی کە داوامانە کرشتی ڕەوایە بەڕاستی کورد داوای شتێکی نەکردووە کە ڕەوا نەبێت ڕیفراندۆمیش لەبەرەوە نەکرا کە یەکسەر جیابوونەوە بێ بەڵام من پێم وایە ئێمەی کورد ناچار کران کە ڕیفراندۆم بکەین لەلایەکەوانێ ئێمە هێزی پێشمەرگەمان هەیە کە زۆر لە پێش ئەو هێزە میلیشانەی ئەوان ئێمە هی میلیشانە بۆ ئێمە هێژێکی شۆڕژێرە لە هیچ نەبێ ئەگەر نەڕۆین بۆ پێشتر لە 61ەوە ئەم هێزانی پێشمەرگە بەرگری لە مافی خەڵکەکەن بەرگری لە بوونی کوردەکەن و پێش ئەوەی سەدام بڕوخی ئێمە
قوارەیەکمان هەبوو ئەم قوارە تەنانەت بە پارەی سویسری عێراقی ئیشمانە کرد وەکو پارەی خۆمانی لات بوو ئێمە هەروە تەوعی لە پێناوی ئەوەی کە ئێمە ئەم نەتەوانە بە یەکەوە بژین لە پێناوی خۆشگوزەرانی خەڵک سەرکردایەتی ئێمە بە فیدرالی ڕازی بوو لەگەڵ ئەوانە یەکی گرتەوە بەڵام ئەوان جەزا و پاداشەکان ئەوە بوو موچەی خەڵکی کوردستانیان بڕی موچەی پێشمەرگە کە دەبوو بەشێکە لە منزومەی سوپای عێراق کە نانەدا یعنی هەروەکو ڕژێمی سەدام کۆمەڵی حەسار و گەمارویان خستە سەر ئێمە قیادی ئێمە ناچار بۆ ڕیفراندۆم بکە ڕیفراندۆمەکەش یعنی ڕفراندۆمەکە خۆی 100% سەرکەوتو بوو بەڵام دیارە هێزی ئێمە و هێزی چەند دەوڵەتێک هەروە ئاسان نییە ڕوو ئەوان توانیان قەنەعەتیان بە وڵاتانی دەرەوەش کرد کە گوایە ئەوەی ئێمە سەر ناگرێ و ئەوە بوو بەڵام لەگەڵ ئەمانە هەمووی کورد بەو هێزە تایفیانە قوت ناچێەوە بە کەسیش قوت ناچ چونکە ئێمە مافی ڕەوامانی ئێمە هەرگیز هیچ شتێکی تایفیمان نییە هیچ شتێکی شۆڤێنیشمان نییە تەنها و تەنها کوردستان و پێشمەرگەی کوردستان لەوەتەی شۆڕشمانەیە شۆڕشەکە بەرگریە لە مافی نەتەوایەتەکانمان لە مافە کولتۆرەکانمان لە مافەکان سروشتەکانی خۆمان بۆیە ئەوان باش دەزانن ئەگەر ئەمە نەکەن شتی گەورەتری لێ ئاشێت چونکە کورد کە هەندێشت هەیە نەی کردووە لەبەرەوەی دەیەوێت ئەو دەستکەوتانە بەدەست هاتووە لە دەست نەدرێ بۆیە کە ئەوان پێگەی سەرکردایەتی کردووە بە تایبەتی هێژا بارزانیان باش ئەزانی و ئێستاش ئەو سەردانەی ئەو شتێکی زۆر باش بوو لە بەغا جارێکی کە هەموو کاتێک ئاشتی باشترە لە شەڕ ئەو دەستکەوتانی کە بە ئاستی بەدەستی بێنی زۆر باشترە لەوەی کە بە شەڕ و بە جەنگ و بە کوشت و کوشتار بەدەستی بێنی ئەمە خۆی شتێکی زۆر باشە ڕۆشتنی جەنابی سەرۆک بۆ بەغاوە لە دانیشتنی لەگەڵ ئەو سەرکردانی عێراق و دیسانەوە جۆرێک لە تێکگەگەیشتن ئەم تێک لە گەیشتن شتێکی زۆر باش بوو ئەمە شتی باشی دەکەوتەوە کە ئەوەیە ئێستا جارێککە موچەی فەرمانبەران و خەڵکی فەقیر و هەژار و پێشمەرگە و ئاسایش و پۆلیس نەکەوێتەوە بەرگ هینی قوربانی گەمە سیاسەکە ئەمە شتێکی باشە و ئەمریکا وڵاتێکی زۆر گەورەیە هەموو قەومەکانی تایە هەموو ئاینەکانی تایە پێکەوە ژین خۆ ئەگەر پێکەوە ژیان مافی هاوڵاتی و هاوڵاتی بوون یاکسان بێ هیچ کێشێک نییە ئەگەر مافی کولتوری و نەتەوایەتیمان نەخورێ و قود نەدرێ ئێمەش هیچ کاتێ سەرکردەکانی ئێمە شۆڕشەکانی کورد لاریانەوە نەبووە لەگەڵ عەرەب بژین یا لەگەڵ هەر قەومێکیکە لەگەڵ خۆیان کوردی ئێران لەگەڵ فارس بژی کوردی تورکیا لەگەڵ تورکەکانە بژی بەڵام ئێمە کێشەمان هەمیشە بۆ مافە نەتەوایەتەکانمان مافی جوغرافیمان مافی کولتوریمان مافی ڕۆشنبیریمان خوراوە ئەم دەستکەوتانە دەستکەوتێکی باشە لە ئێستایە و تا تەفاهم هەبێ بۆ کوردیش باشترە بۆ نەتەوەکانی کەش باشترە بۆیە ئەو سەردانانە زۆر گرنگە و ئەو هات سەردانی وەفتە بیانێ باڵەکان بۆ کوردستان زۆر گرنگە و جاریشکە ئەوە سەلمێنێ کە ئێمە تا ئێستا پێگەیەکی باشمان هەیە ئەو پێگەیە هەروە بە ئاسانی بۆ خەڵکانی نێاری ئێمە قوت ناچێت. دەست خۆش بێت دکتۆر لەسەر پرسی گفتوگۆ کە بەڕێزش باست کرد ئەگەر تەماشا بکەین یان بگەڕێنەوە بۆ سەردەمی پێش ڕێفراندۆم و سەردەمی ڕێفراندۆمیش یعنی بەردەوام سەرکردایەتی سیاسی کوردستان و بە تایبەتی سەرۆکی هەرێمی کوردستان جەختیان لەسەرەوە کردەوە کە کێشەکان بە گفتوگۆ بە دیالۆگ بە حیوار بە لە یەکتر تێگەیشتن و بە شێوازی ئاشتیانە چارەسەر بکرێ ینی هەستەکەی ئەم مەسەجەی کورد گەیشت بێ بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە سەرکردایەتی دەوڵەتی عێراق و ڕنگدانەوە هەبێت لەسەر و دۆخە تازەی کە لە هەرێمی کوردستانە گوزەرێت لەوەی کە پێویستە کێشەکان کێشەی قەزەی کورد ئەوەی کە جەنابەت باست کرد باشیانە چارەسەرکرێت. لە ڕاستیان مەسجەکە گەشتووە بە نێودەوڵەتیش و بە عێراقیش بەس کێشەی هێزە عێراقیەکانەوەی بەشێ لەو هێزە عێراقیانە خاوەنی خۆیان نین و عێراقی بوون و نیشتیمانی بوونی عێراقیش زۆر مەبەستیان نییە چونکە لە دەرەوە تەغزیە ئەکرێن لە دەرەوە دنە ئەدرێن ئەمە یعنی کێشەکەیە جینا ئێمە بە درێژایی شۆڕشی ئەیلول و شۆڕشی مەحمووی نەمریش و تاوەکو لەوەتەی عێراق دروست بووە هیچ کێشەمان لەگەڵ عەرب نییە و بۆ قەومی عەرەبی نەتەوەی کورد کێشەی لەگەڵ نەتەوەی عەرب نییە چونکە مێژوویەکی هاوبەشمان هەیە لە ناوچەکەیە و زۆر جار دینی هاوبەشمان هەیە
و تەنانەت بەش لەگەڵ بەشێکی زۆر لە عەرەب مەزهەبی هاوبەستیشمانە. ئێمە کێشەمان کێشەی کورد هەرگیز و هەرگیز کێشەی شۆڤێنیست یا کێشەی نەتەوەیی نییە لە ڕووی ئەوەی کە ئێمە دژی نەتەوەیەک بین. ئێمە کێشەمان لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقیە لە هەروەها لە پارچەکانی کەش کێشەکە لەگەڵ نەتەوەکانە نییە، کێشەکە لەگەڵ دەسەڵاتدارانێکە کە کە ئەیانوێ مافی نەتەوایەتی و مافی کولتوری و مافی ڕۆشنبیری و مافی خاک قوت بدەن. بۆ یەکە گفتوگۆ سەرکردایەتی کورد خوالی خۆش بێ سەرۆک بارزانی ڕەحمەتی هەموو کاتێک کە لە بەغاوە وڵامێکیان ناردبێ نامەیەکیان ناردبێ بە گفتوگۆ ئەو ڕەسامەندی پیشانداوە، چونکە کێشەمان لەگەڵ نەتەوەی عەرەب نییە، کێشەمان لەگەڵ ئەو دەسەڵاتدارانەیە هەر کاتێک ئەوان مافی ئێمە بدەن. یعنی زۆر ئاساییە زۆر وڵات جای وایە سربەخۆیە لەگەڵ وڵاتێکی دوراوسیا فێدرالیە کۆنفیدرالیەک دروستەکە بۆی بەهێز بێ لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵشتەوە. خۆ ئەمە هیچ کێشەیەک نییە، بەڵام ئێمە تا ئێستاشی لەگەڵ بێ و لە مای و لاش ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە ڕۆژ بۆ ڕۆژ سنوورەکانی ئێمە قوتە دەرێن، ڕۆژ بۆ ڕۆژ حملەی بڵین لە عێراقا تعریب ئەوە ئێستا 4 ڕۆژە پارێزگارێکی کاتی لە کەرکووک دروست کراوە. هەموو ئەو دەستوری لە عێراق دەستوری نوێی عێراقکە ئەو بڕیارانەی مەجلیسی قیادەی سەورە و کاتی سەدام حوسێن دراوە بەرامبەر بە تعریب بەرامبەر بە دەست بە سەراگرتنی خاچی کوردان و تورکمان و مەسیحی لە کەرکووک هەمووی هەڵەوەشێنێتەوە بەبێ ئەوە گوێ بە دەستوری عێراق بگە. ئێمە کێشەمان لەوەیە ئەوانەی کە دێنە سەر حکم ئەوانەی کە دێنە سەر حکم بە دیدێکی شۆڤێنی دێن بە دیدێکی تایفی دێن. ئێمە کێشەکەمان لەوەیە سەرکردایەتی میانە ڕەوی سەرکردایەتی کورد دائیمەن لەوەیە بووە کە هەمیشە ئامادە بۆ گفتوگۆ. دوای ئەو هەموو کارەساتەی بەسەر کوردیان هێنا سەرۆک بەرزانی مام جەلالی ڕەحمەتی ڕۆیشتە بەغدا. سەرۆک بەرزانی بە سەدامی وتی من بەسەر دەریایە خوێنە هاتوو کە لەوانە 8,000 بەس کە سوکاری خۆی بوو. کورد ئەمە میانە ڕەویە دەبێ ئەم مەسیجەی جەنابەت ئەڵێ دەبێ گەیشت بێت، بەڵام زۆر جار بەرژەوەندی ئابووری و کۆمەڵی بەرژەوەندی و ئەکات چاویان کوێر بکەن لە حاستی ئەو بەرژەوەندیانە. دەستا خۆش دکتۆر، پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکە تیشکێک لەسەرەوە دابنین کە زۆر باز لێک ڕێزینی و ماڵی کورد دەکرێت، بە تایبەتیش بۆم قۆناغە گرنگی کە ئێستا دۆخی هەرێمی کوردستان، عێراق، ئێران، سووریا دووارە ئاڵوگۆڕێکەیە بە تایبەت لە توندکردنەوەی سزای ئابوووریەکان لەسەر ئێران. پێم خۆشە کە سەرنجی دکتۆر عومەر ڕەنگێنی بزانم لەسەرەوەی کە تا چەند گرنگە هێز و لایەنە سیاسیەکان ئەم قۆناغە پێکەوە بە هاودەنگی بە یەکڕێزی بۆ بە یەکوتاری تێپەڕێنن. لە ڕاستیدا ئێستا قۆناغێکی زۆر هەم گرنگە هەم هەستیارە بەنسبەت هەرێمی کوردستان. ئێمە ئێستا لە بینی دوو بەرداشە، بەرداشێکی ئەمریکی و بەرداشی ئێرانی. ئێران وڵاتێکی دراوسێمانە، وڵاتێکی بەچاو هەرێمی کوردستانە بەهێز و گەورە و بەرفراوانە و بەڵام لەگەڵەوەی شاوڕات وڵاتێکە حەزی لەوەیە دایمەن پاوانخواز و ئەوێ تەستیری شۆڕش وەکو خۆیان ئەڵێن بکەن. ئێمە لەم کاتەیە دوو بەرامبەر بەڕێک ڕۆستاون. یەکڕێزی ئێمە زۆر گرنگە، یەکڕێزی بۆ معنایی ئێمە لەسەر پرسە استراتیجیەکان لەسەر بەرژەوەندی هەرێمی کوردستان یەکدەنگ و یەک ڕەنگ بین. یعنی من پێم وایە لەم قۆناغەیە ئەگەر بکرا بە هەموو هێزەکانی کە ئەو هێزانی کە سەنگ و دەنگ و ڕەنیان هەیە لە هەرێمی کوردستان پەیماننامەیەکی شەرەفیان وەرە بکردایە کە لەسەر ئەو پرسە استراتیجیانەی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان، لە بەرژەوەندی خاچی کوردستان، لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە پەیماننامەیەکی شەرەف بە خاڵدا بنرایە کە کەس نابێت لەم خاڵە دەرچێت، ئەوەی لەو خاڵە دەرچێت ڕسوا بکرێت. ئیمڕۆ لادان بەلای ئێرانە زیانی ئێمەی گەورەیتیایە، وەلادان بەلای ئەمریکایش ئێمە ئەتوانین لەم نێوەندەیە جۆرێک سەربەخۆیمان هەبێت. بۆ نمونە دەتوانین ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئێرانە تێک نەدەین، بەڵام نەشبین بە کەلاو داردەستی ئێران. ئەمە زۆر گرنگە، وەکو پاراستنی مافی دراوسێتی و کەسایەتی وەکو ئەڵێن، نەشبین بە داردەست و دەستی ئەمریکا دژی ئێران، چونکە ئەمریکا ڕۆژێک دەڕوا بەڵام ئێران هەمیشە دراوسێمانە. بۆیە یەکڕێزی لە ئێستاە هەموو کاتێک گرنگە، بەڵام لە ئێستاە زۆر گرنگە. ئێمە حکوومەتی ئایندەی ئێمە خۆزگە بیتوانێت دوو سێشت زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان کە حەزمە کرد باسی لێ بکەم. وەزارەتی پێشمەرگە
وەزارەتی دارایی وەزارەتی داخلی کە سیادین ئەم سێ وەزارەتە تارمایی ڕەشید و ئیدارەی لێجیا بکرێتەوە بۆ نمونە کە فەرمانێک دەرەچێت لە وەزارەتی داراییەوە هینەکانی سەیتەرەکانی زاڵگەکانی برایم خەلیل تا پێنجوێن تا خانەقین هەمووی تەنفیزی بکە و ئەو کەسانەی لەوێن بە حیزبی نەکرێ بەڕاستی خەڵکی دڵسۆز نیشتیمان پەروەر پەرۆژ بۆ داهاتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان دامرێ هێزی پێشمەرگە هێز نەبێت لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە چونکە ئەوەی کەوای کرد 16 ئۆکتۆبەر دەروی هێزگەلێک هەبوون کە فەرمانیان لە وەزارەتی پێشمەرگە وەرناگرت هێزی پێشمەرگە تەنها فەرمان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران یا ئەگەر سەرۆکی حکوومەتی هەرێم هەبوو کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە یعنی لە زنجیرە فەرمەکە وەربگرێ هێزێک نەبێت لە دەرەوەی وەزارەتی داخلی و لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە ئەمە زۆر گرنگە ئەمە ئەو پەندەی کە بە ئێمە درا لە 16 ئۆکتۆبەرە ئەوە بوو هێزگەلێکە بوو یا هێزێکە بوو ئەم هێزە فەرمانی لە وەزارەتی پێشمەرگە وەرناگر و فەرمانی لە وەزارەتی ناوخۆ وەرناگر و فەرمانی لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەرناگر بۆیە ئەمە پێڵەن یەکڕزی ئێمە ئەگەر حکوومەتی بەهێزمان هەبێ ئەبێ ئیتر تارمایی و ئیدارەیی نەمێنێ ئەو فەرمانەی لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرەچێ لە زاخۆوە تا پێنجوێن هەموو یەکو یەک تەنفیزکە چونکە لە بەرژەوەندی هەمووی کوردستان بێ ئێمە ئیتر 27 ساڵ ئەگەر ئەزمونمان وەرنەگرت بێت و بە هەمان شێوازی کلاسیکی کۆن بڕۆین بەڕاستی زیانی گەورەکەین یەکڕزی تەنها ئەوە نییە حیزبەکان بڵێ یەکڕزی ئەوەیە میساقێکی شەرەف بێ پەیماننامەیەکی شەرەفە بێ کە هەچی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە هەموو هێزەکان پشتگیری لێ بکەن پشتیوانی لێ بکەن و تەنفیزی بکەن دەستخۆش بێ دکتۆر گیان خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاوا ئامادە بوویت ئەزیزان تا بەرنامەیەک تری ڕاوا بە دیدارتان شاد دەبین خۆتان لەگەڵ بێت